باسی گرنگی پاراستنی ناوبانگی باو با پیران و خۆمانەکەین یعنی ئێمە لە دابێونەریت و لە کەلتوری خۆمانە هەمیشە زۆر پارازگاریمان لە زۆر بابەت کردووە کە پەیوەست بۆ بە دابوونەریت و پەیوەست بۆ بە خێزانەکان و پەیوەست بۆ بە باو با پیرانمانەوە ئێمە هەر یەشێکمان ئەگەر پرسیارمان لێ بکەیت لەوانەیە بتوانین تا 5 تا 6 ئەوەی کە زانیاریمان لەسەرێتی ئەگەر بە تەواوەتی بڕی وردەکاری بگەڕێت و بگەڕێ بە دوایە چەندی ناوی کەشت دەسەکەێت کە بۆ ئەمە لەسەر باوانی تۆ هەژمار ئەکرێت بۆیە زۆر جار ئێمە باسی ئەوەکەین پارازگاریکردن یاخو بە شێوازێ لە شێوازەکان چۆن پاراستنی ئەم ناز و ناوبانگانەی کە هەیە لەلای تۆ گرنگی پێبێ یعنی بۆ نمونە من ئەڵێم سەرکۆ عارف مەجید حسێن مەلا حەسەن ئەمە ئەبێتە شەجەرەیەک یعنی بۆ ژیانی خۆت بەڵام کەسی وامان هەیە لەوانەیە چەندین ناوی تریش بڕوات لەبەر ئەوە بۆی کە زیاتر ئێمە گفتوگۆکەین لەسەر ئەم بابەتە و زیاتر زانیاریمان لەسەر دەستکەوێت و ئایا ئەمە چۆن بۆ نەوەکانی تر بەجێ بێڵین و زانیاریان هەبێت لەسەری ئەمڕۆ ئێمە زیاتر گفتوگۆی لەسەرەکەین بە میوانداری زۆر بەڕێز پرۆفیسۆری یایدەدەر دکتۆر هۆگر مەحموود پسپۆری زمانی کوردی و مامۆستای زانکۆ کە بەڕێزیان ئێستا لە ستۆدیۆ ئامادەی ئەگەر بفەرمێن دکتۆر فەرموو بانی باش بەخێر بانی باش دکتۆر بانی باش بەخێر بێت من بەر لەوەی کە دەست پێ بکەم ناوی خۆمت تا چەندێک کە ئازانم شانزای خۆتەوت بەس جێ سەرنجم نەبوو تۆمار نەبوو لام بۆچی خاکە چی ناو بوو سەرکۆ عارف مەجید حسێن مەلا حەسەن زۆر چاکە ئافرین ئەتوانم منیش پرسیار لە تۆکەم بەڵێ بەڵێ تۆ زیاترە بێ بزانیت بەڵێ منیش هۆگر مەحموود فەرج معروف لەتیف محەممەد جاریشی کە کەریم بە دوایە بڕۆ محەمەیەکی تر ئابوونەوە باشە باپەیوەندیش لەگەڵمانە بەشدار چەند بوو زۆریشم لەگەڵا بڵی حەوت ڕۆژتیت زیاتری ژەڕم زۆرم لەگەڵا زۆر باشە باش پەیوەند تۆ پێمان بزانم ئەوی من چەنەکە پەیوەند فەیزوڵڵا برایم مەلا برایم لە دوای ئەوە وەسمان مەحموود ئەنی شەشەکات ئەمە شەش من تقریبان 5 بۆ 6 دکتۆر لە حەوت زیاتر ڕۆی بەس من ڕێک لە پرسیارە دەست پێکەم لە بەڕێستانەوە بۆ ناوجاریش کە دووبارە بێتەوە ناو دووبارە بوونەوەی مەبەستی لەوەیە محەممەدێکی تیا زۆر ڕاستە دووسێ هۆکار هەن ئێستا تۆمارە بەڵێ بەڵێ باشە چەند هۆکارێکن لە ڕاستیە یەکێک لەوانە ئەوەیە کە دایمە کوڕ حەزەکە کوڕی خۆی بە ناوی باوکیەوە بنێ بە تایبەتی لە کۆنا یا خۆشەویستی باوک هەندێک جار ناوەکە خۆی دووبارە ئەبێتەوە لەبەرەوەی ئەم کوڕە لەسکی دایکیا بۆ باوکی کۆچی دوایی کردووە جاری وا هەیە دووبارە بوونەوە کە ڕەنگە لە باپیرە گەورە هابێ عنی دووبارە بوونەوەی ناوی باپیرە گەورە بێ ئەوش کەسێتیکی ناودار بوو بۆیە کۆمەڵێ هۆکار هەن کەواکەن ئەو ناوانە دووبارە بنوانێ زۆر باشەکەواتە دووبارە بوونەوەی ئەو ناوانە ئەوەیە کە ئەو کەسە خەسڵەتێکی تایبەتی هەبوو کەسایەتێکی ناودار بووە بە هیوای ئەوەی کە ئەو مناڵش کە گەورە بێ هەمان کەسایەتی هەبێت و وەکو باپیری هەندێک جا کچەکانی شەبینین بە ناوی ننکیانەوە ناو ئەندرێنەوانە مەرج نییە هەمیشە ناودار بوو بێ لەبەر چی لەبەرەوەی من و تۆ ئەگەر باپیرمان ناوداریش نەبوو بێ بەڵام لای ئێمە خۆشەویستە لەبەرەوە ڕاستە زۆر جار ناودار بوونەکەی هۆکارێکی بەهێزە بەڵام هەندێک جار ناوداریش نەبوو بەڵام لای کوڕەکەی خۆشەویستە و حەزەکە کوڕەکەی خۆی بە ناوی ئەوە بنێ باشە دکتۆر ئەماگەر بگەڕێنەوە تۆزێ بۆ ڕابردوو لەسەر ئەوەی کۆمەلگای ئێمە و کەلتوری ئێمە و نەریتی ئێمەش لەسەر لایەنی دینی زۆر کاریگەری هەبووە لەسەر ژیانمان یعنی ئێستا هەرسێکمان کۆمەڵێ ناومانوت ئەگەر لە ناوەکانە لەوانەیەک ناوی تۆزێگەر بڵێ نەئەجینا هەمووی پەیوەندی بە لایەنی دینیەوە هەیە بۆ سەحابەکانە بۆ ناوی پێغەمبەرە بۆ ناوی کەسایەتیەکانە کە لە کات و زمانی خۆیان ئەمانە ڕنگدانوی هەبوو لەسەرمان ئەم لایەنە دیە تا چەند بۆتە بەشێک لە شوناسی تاکەکان کێمە بتوانین شانازی پێ بکەین سیرکە خۆی لایەنی ئاینی بتەوێنێتێ کاریگەری لەسەر مرۆڤ هەیە بەڵام لەبیر نەچێت لە پشت لایەنی ئاینیەوە جۆرێک لە داگیرکاری کەلتوریش هەیە زمانیش هەیە بۆ
کاتێک کە خودی ئاینەکە وای نەوتۆ لە ڕاستیا بەڵام ئەوانەی کە ئەو ئاینیان هێناوە ئەوانە وان ویستووە کە تۆ بە زووترین کات بخەنە ژێر کاریگەری ئەوەوە حتا ئێستا سەرنج بە ئەو حیزبە ئیسلامیانەی خۆمان یعنی تەنانەت ڕۆژ باشەکەی بەلاوە باش نییە وەڵێ سەلام عەلەیکوم ئەمە لە کاتێکە ئاین وا ناڵێ ئاین ئەڵێ تۆ سڵاوەکە بە باشتر بکە لەوەی کەوا سڵاوت لێەکە وەڵامەکەت باشتر بێت ناوەکە شەر وایە لەبەرەوە ئاینیش دیسانەوە نەیوتۆ تۆ ناوەکە بە عەرەبی بنێ کە ئێستا خەڵکی کورد بەداخەوە ئەوە ئەکەن مەبەستم ئەوانەیە کە لە ڕوانگەی حزب ئیسلامیەکانەوە بیرەکەنەوە چونکە ئاینەکە حەدیثەیە کە ئەڵێ من حق الولد على الوالد أن يحسن اسمه ناڵێ ناوی عەرەبی بنێ واتە ناوێکی لەباری بنێ کە لایەنی دەرونیەکەی باش بێت بۆ نمونە من گەلە جار بە خوێنکاری خۆم ئەڵێم ئەگەر باوچێک مناڵەکەی ناوەنیە فرمێسک یا دژوار ئەمە گوناحە بەرامبەر ئەو مناڵە بۆ ژیان تۆ ئەزانی تاڵی شیری نییە ئێسبینیە کە کێشەی بۆ دروست بوو ئەڵێ من لە ئاساسیە لە ڕەتە ناونراوم فرمێسک یا دژوار لەبەرەوە بێم و ژیانم وابێ ئەمەیە کە کرۆکی ئاین ئێڵێ بەڵام کاتێک ئەوانەی کە بە ناوی ملهوڕێتیەوە هاتوون و بۆ سەپاندنی کەلتور و زمانی خۆیان یا ئەم حیزبە ئیسلامیانە کە جۆگری خەڵکی ترن ئەبینی ئەوان پەرە بەو ناوانە ئەن کە زۆر جار عەرەب خۆشی وازی لێهێناوە زۆر باشە جا ئەگەر ئێستا کە لە ئێمە پرسی چەند ناوەزانین ئێمە لانی کەم 6 ناوی باپیرانمان ئەزانین بەڵام لەوانەیە ئەگەر لە نەوەیەکی ئێستا بپرسیت چەند ناو ئەزانی لە دوای خۆتەوە لەوانەیە پڕناوی باوک و باپیری یان باوکی باپیریشی بزانێ لەگەڵ ئەوەشە بەڵام چەند گرنگە لە دوایشدا لێکۆڵنەوە لەسەر بنەماوە ڕەچەڵێکی خۆمان بکەین لەوەی کە بزانین باوە باپیرانمان چی بوون باوە باپیرانمان کێ بوون باوە باپیرانمان لە ڕابردوودا خەریکی چی بوون پرسێکی بەجێیە خۆی شتێکەیە کە من بە کوردی پێڵێم پێویستایەتی یعنی ئەوەی کە عەرەبی دەڵێ حوکمی زەرورە تۆ هەمیشە لە بوارە فەرمیەکانە لە فەرمانگەکانە داوا لێکن ناوی سیانیت کامانن ئێستا لە هەندێک شوێنە داوای ناوی چواریش دەکەن ئەم پێویستایەتیە وا ئەکات کە تۆ ئەبێ ئەمەیان لەسەرتە کە تا چوارەم ئەبێ بیزانی ناکرێت چونکە لە شوێنێکا دا ئەمێنی ئەوەی تریان کەوتۆتە سەر کۆمەڵێک هۆکار کەوا ئەکات تۆ بیزانی خاڵی یەکەم مرۆڤەکان هیچ کات وەکو یەک نین هیوا هەیە زۆر چۆن بڵێ وێڵی ئەوەیە کە بزانێ بنەچەی کێیە باپیرانی کامانن بۆ زۆر جار لەبیر نەچێ ئەوەی کە لە باپیرانیانە کەسێکی ناودار هەبوو بێ میرێک هەبوو بێ پیاوێکی ئاینی ناودار هەبوو بێ ئەمانە هۆکارن بۆ ئەوەی کە مناڵ و نەوەکانیان ئەوە بزانێت لەبەرەوەی شانازیەکە بۆ ئەو یعنی هەمیشە سامن خەڵکێک هەیە بۆ نمونە لە پەرلەمانی بیستەکانی عێراقا کە ئەنلیس ئێمەیلکان بۆوانەوە پەرلەمانتارێکمان هەبووە سمایل بەجی ڕەواندزی ئەمە هەمیشە من ئەڵێم نەوەی میری سۆران هەر لەبەرەوەشە یعنی کە کەڵەپیاوێک بۆ توانیوەتی کە بەرگریەکی چاک لێنێتەوەکەی لە پەرلەمانە بکە مەبەستم لێرە لە چییە خۆ ئەو لەوانەیە نەوەی چەنەمێت تۆزانی لە سیەکانی سەدەی نوەزدە ئەو پیاوە نەماوە بەڵام نەوەی چەنەمی بێ کەواتە ئەمەیە لایەنێکی تر لایەنی ئەوانی کە پیاوانی ئاینی ناودار بوون ئەمانە درەختی بنەماڵەی خۆیانیان نووسیوەتەوە ئەنجا لەگەڵ نەوەکانە چوونەتە لای ئەو پیاوە ئاینیە بەڕێزە ناودارانە بۆ ئەوەی مناڵە تازەکان تۆمار بکەن و ئەیش واژووی لەسەر کردووە کە ئەمە ئەو زنجیرەیە ئەمانە کۆمەڵێک هۆکارن دوایەوە لەبیر نەچێ لە کۆنا لای ئێمە خوێنەواری کەم بووە تۆ سەرنج بە ڕەنگە باوک باپیری زۆریان لێ پرسی تۆ بەڕاستی لەکەیا لەدایک بووی نازانێت چونکە تۆمار نەکراوە کاتێکیش کە تۆمارکردن نەبێ ئەوە لەبیر چوونەوە زۆرە چونکە وەک ڕووس ئەڵێ قسە چۆلەکەیە لەدەم هاتە دەرەوە ئەفرێ و نامێنێ بەڵام نووسین ئەمێنێتەوە ئەگەر بنووسرێ
تۆ ئەتوانی بیپارێزی هەزاران ساڵەمێنێتەوە لەبەرەوە کۆمەڵێک هۆکار هەن بەڵام شتێکە من حەزەکەم بێڵێم ئەویش ئەوەیە زانینی ناوی باپیرانی خۆت لە کۆمەڵێک لایەنەوە باشە بیزانیت تەنانەت شوێنیان تەنانەت گۆڕەکانیان من نمونەیەکتان بۆ باس بکەم ئێوەزانن کەرکووک لە نزیکەی 80 ساڵ لەمەوە پێشەوە هەنگاو بگرە لە ڕۆژگاری فەیسەڵەوە فەیسەڵی یەکەم لە عەرەباندنایە ئەگەرچی ئێستا زۆر گوڕەکەی زۆر بەهێزترە بەڵام کاتی خۆی پیاوێکە بوو کە لای سەدام وەزیریش بوو شێخستار عەبدولسەتار شەریف ئەم پیاوە زۆر جار لە کاتی ڕژێمی شاو دواتریش کاتێکە وتوێژ لەبارەی کەرکووکەوە ئەکرا ئەم پێوتن کاکە ڕاستە ئێوە چێڵێن ڕاستە بەڵام من وەک کەرکووچیەک قەبری 6 بۆ 7 باپیرم لە کەرکووکایە تا ئێستا شوێنەکانیان دیاراوان شێخن شوێنەکانیان دیار و ناوەکانیان نەزانی بەڵام ئێوە پێم بڵێن کام باپیرتان گۆڕی لە کەرکووکایە کەواتە سەرنج بە ناو مانەوەی ناوەکە ئێمە کۆمەڵێکی زۆر کەڵەپیاومان هەیە لە سەیوانان نێژراون هەتا باپیرانی خۆم بەڵام ئەزانم لە سەیوان نێژراون بەڵام شوێنەکە نەپارێزراوە تێمەگەی لەبەرەوە تۆ نازانی لەبەرەوە خودی ناو کۆمەڵێک هۆکار هەیە بۆی هۆکاری دەرونی ڕۆڵی هەیە هۆکاری ڕامیاری ڕۆڵی هەیە هۆکاری کۆمەڵایەتی ڕۆڵی هەیە ئەمانە هەموو ڕۆڵیان هەیە لەوەی کەوا تۆ ئەو ناوە لەلاو بمێنێتەوانە یاخود هۆکاری ئابووری تۆ باپیرە گەورەیە کە مڵکێکی زۆری هێشتۆتەوە بۆ نمونە لە دەوروبەری سلێمانی یا پشدەر ئێتۆ کابیسی تۆ ئەمە باپیرە گەورەتە ناوەکە بزانی تۆ کوڕی کێی باپیرەکانی کێ ئەگاتۆ سەر ئەو ڕەنگە تۆ لایەنی ئابووری وا بکە بزانی شتێکی بەرناکەوێ ئەمە شۆکارێکە لەوەی کەوا تۆ ئەم ناوانە بپارێزی ئەوەی تریان مەرج نییە خەڵکەکە لە ناوی چواری زیاتر لە لای بمێنێتەوە زۆر باشە کەواتە لە گفتووەکانمان بەردەوامە بین بەڵام هاوکارانم ڕاپرسیێکیان بۆ ئامادەگرین زین هاوڵاتیانیش لەبارەی ئەوەی کە شەجەرەی خۆیان ینی ناوبانگی خۆیان یاخو هۆشیاری و زانینی خۆیان بەرامبەر باو باپیرانیان چۆنە بابێ کۆبینەریان ڕاپرسی فەرمووی من ناوم لانا شوان عادل جەمال عیرفانە ناوی ئەوەنە لە باو باپیران و پشتەکان مەزانم بۆیە ئەپرسم لەم ڕاپرسیە تۆ تا چەند لە ناوی باو باپیرانت شارەزایت و زانیاری تەیە لەسەری بۆ ئەمە بەستا هاتوومەتە نێو چایخانەی شەعبەوە و لەگەڵ هاوڵاتیانە گفتوگۆکەم لەگەڵ ماکەن سڵاو لێ بەم کاتۆ باش بێ چاوە گەشت بێ پێم بڵێ ناوت چییە؟ من ناوم ئەبوبەکرە کاکە ئەبوبەکرگیان ناوی چەند پشت یاخو ناوی چەند باو باپیر تەزانی؟ ئەبوبەکر هەمە شەریف هەمە ئەمین محەممەد کاکە ئەبوبەکر چەند گرنگکە ئێمە زانیاریمان هەبێ لەسەر باو باپیرانمان چونکە ڕەنگەنەوەی ئێستا زۆر گرنگی بۆ بابەتە نێنوەنیە زۆر گرنگە هەمووی بیزانێت بە بەداخەوە ئێمە نییە وەزەکە ئەوەی لێ کردوین ناوی باوکمانی بیچۆتەوە ئەوانە هیواداری کەوا خەڵک تێبگات تۆ شۆریە هەڵکەوت علی ساڵح علی ئەحمەد قادر مصطفى سيد عيسى ئێمە شێخین وەگەڵێ باوکم شەجەرەی هەبووە لە ساداتی بەرزنجین شێخ عیسای بێوترێ بە شەجەرەکە کە پێیداوەم خوێندومەتەوە سێرم کردووە تاوەکو حەزرەتی ئیمامی عەلی ئەڕوا بەڵێ بەتەشید بۆ هەموو کەس تۆ خۆتا چەند هەوڵەی ئەگەر مناڵە هەبێ نازانم هەوڵ بەی مناڵەکانت ئاشنا بکەی بەوەی کە باو باپیرانیان کێ بوون وڵا بە تەشید ئینسانە بێ ئاگاداری ڕابردووی خۆی بێەوە پێویستە مناڵەکانمان بەداخەوە ئێستا ئەگەر سەرنج بین خەڵکانێک هەیە ئامۆزایەکی خۆی یاخود ئامۆزازاکەی ناناسێت ئەنی ئەمە کارەساتە بەڕاستی ئەو پەیوەندی کۆمەڵایەتی و ئەو خزمایەتیە کە لە جارانە هەبوو لە ئێستاە زۆر کاڵ بۆتەوە بەداخەوە
دەست خۆش بە کاکەڵکەوت سڵاو لێ بێ ئەم کاتەوە با ئەو لە تۆش بێوەوی سواس ناوی بەڕێزت چییە؟ هێرش کاکە هێرش ناوی چەند لە با و باپیر و یاخود بڵێن ناوی چەند پشتی خۆتە زانێ تقریبا 4 یا 5 هێرش خالید فەرج ئەحمەد فەتاح شەریف شش زانی بەخۆتەوە وایە باشە با ئەو پرسیارە لە تۆ بکەمەوە چەندە گرنگە ئێمە زانیاریمان هەبێ لەسەر با و باپیرانمان ئاشنابین بۆ چونکە ڕەنگە زۆر کەسەیەڵە بەس ناوی خۆم و باپیر و باپیرە گەورە مەزان وەڵا بەتاشیت گرنگە بۆ کۆمەڵێت تەجروبەی حیات و واکو مێژووی بنەماڵە بەتاشیت گرنگە بەستر هەنێ جاریش من بۆ خۆم زۆر بۆ ناوانە هەر لە کەسوگاری خۆمەوە زانیم من چوارە پشتی خۆمەزانم علی عوسمان فەتحوڵا مەولود چەند گرنگە ئێمە بزانین با و باپیرانمان کێ بوون چونکە ڕەنگە زۆر کەسە بێکە لەی پرسی بەس ناوی خۆی و باوک و باپیری بزانێ ئەوانەی تری هیچ نەزانێ پێویستە بزانی بڵێن ڕەفتاری با و باپیری خۆت و هەسوگۆتی با و باپیری خۆت و علاقاتی کۆمەڵایەتی باپیرانی خۆمان خۆش بێ سپاس بێمە لای بەڕێزە سڵاو لێ بێ ئەم کاتە و باش بەڕێز ناو چییە و ناوی چەند لە پشتی خۆتە زانی منیش بامان شێوە چوارە ئەزانم ناوم نەورۆز مەزەر ڕەزا بەجی ئیسماعیل بەجی بابان و ئەتوانم بڵێم یەکێکم لە ئەسڵەکانی شاری سلێمانی لەبەر ئەوەی باپیرم کە مایی شانازی خێزانەکەمانە لە ساڵی 1920 یەکەم قایمقام بووە لە چوارتا پاشان بۆ بە قایمقامی سلێمانی و هەروەها قایمقامی پێنجون کە مەعاشی ئەو کاتی 450 ڕوپیە بووە یەکێکە لەو قایمقامانەی کە سیڤی هەبووە لە ساڵی 1920 لەو سەردەبەیە سیڤی خۆی هەبووە سیڤەکەی مەوجودە و شمشێرێکی بە هەدیە وەرگرتووە ئاڵتون لەگەڵ دوو نیشانیشی هەیە کە ئێستا شمشێرەکەی لە مەتحەفی لۆڤەرە لە فەڕەنسا دوای ئەوە بێتەوانەیە لە ساڵی 1932 بۆ 34 ئەبێتە قایمقامی ڕەواندۆز کە لەوێ بە خەتنووسی خۆی 30 پەڕەی پڕ کردووەتەوانەیە بە خەتی ئوچی ئەو جارن ئەو کاتە نووسراوەتەوانەیە کە هەرچی شتێک لە بابەت ڕەوانزەوانە تەنانەت باسی سێتۆپەکە کات کە سێتۆپ ئێستا نەماوە تۆپێک ماوەتەوانەی لەوانە و هەروەها دەخلی کوردستان چەند بووە کە لە ئێرانەوە هاتووە بە عمرەی ئەو کاتە و چەندی چۆتە دەرەوانە و ڕئیس عەشیرەتەکانی شێ ئەومان لایە و بەتەماین بیکەین ئینشەڵا بە نامیرکەیەک و وڵاوی بکەینەوانێ دەستە خۆش بە کاک نەورۆز کۆمەڵێک زانیاری زۆر جوانە بە ئێمە شوو بە بینەران بەخشی منەمێ پرسیاری ئەوە لە تۆ بکەم ئەم مێژۆ جوانەی باپیرت کە هەی بووە تۆ تا چەند هەوڵی ئەم مێژۆ جوانە بگەڕیتەوە بۆ نەوەکانی خۆت ئەمە چەندە گرنگە ئینشاءڵڵا ئێمە هەمیشە بۆیان باسەکەین و تێمان گەیانون تەنانەت کتێبێکی ئێسا کە دەرچووە بە ناوی هەکبەی شارباژی ڕەوانەیە کە ئەو کاتەی کە مەلیک مەحموود مەلیکی کوردستان بووە نامەکانیان چۆن گۆڕیوەتەوانێ بە خەتنووسی خۆیان تایەتی هەمیشە ئەوانیان بۆ خوێنینەوانەیە بۆ ئەوەی زانیاریانە بێت ئەو ڕابردووە جوانە ئەوەی کەمایی شانازیە بە خێزانەکە لە دەستینێن پەیمان عەلی فەیزوڵڵا تا ئەوەی ئەزانم ینی سێدانە زیاتر نازانم بۆچی هەوڵە نایە و پرسیارکەی لە باو و باپیرانم زانن کێ بوون وڵڵا ڕاست دەوێت ئەم شتانە تۆزە مەجای وێ بزان باو باپیرانم کێ بوون بەڵام بەهۆی ئەوەی کە من هەر باوکی خۆم بناسم باپیریشی خۆشم بناسم تەواوە ینی من دەتوانم لە پەروەردەی باوکمەوە بزانم باپیرم کێ بووە سەر ئەخیرەکەی دیارە بێ بچی بەڕای تۆ چەندە گرنگە ئێمە زانیاریمان هەبێت لەسەر باو و باپیرانمان نەوەی ئێستا ڕەنگە زۆر کاتە بێ هاوشێوی بەڕێزت ڕەنگە هەر ناوی خۆی و باوکی و باپیری بزانێ یعنی بەڕای تۆ گرنگ نییە زانیاریتیان هەبێت لەسەر باپیرە گەورەیان بزانن ڕۆژگارێک ئەوان چیان کردووە چیان نەکردووە چ مێژوویەکی جوانیان تۆمار کرد ئەم پرسیارەت چەند لایە نەگرێتەوە یەکەم ئەوەی کە من باو باپیری خۆم بناسمەوە ئەوە تا دوو پشتی خۆم ئەناسم بەڵام لایەنی دوومی پرسیارەکە زۆر گرنگە کە ئێمە مێژووی خۆمان بزانین ینی بزانین ئەم جیلە بزانێت لە کۆنا کورد چۆن هاتووە چۆن دروست بووە تا گەیشتۆتە بەم مەرحەلە ئەمە زۆر 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 گرنگە لای من بەڵام من وەکو خۆم ئەو نەکتێبم خوێندوێتەوە لە مێژووی پشتی خۆم باشە ناسم ئەزانم لەکەوە هاتوین تا گەیشتونەتە ئەم ڕادەیە ئەوە بەڕاستی زۆر زۆر گرنگە
کە ئێمە مێژووی خۆمان بزانین. محمود ڕەشید فەتحوڵڵا محەممەد حەسەن. 5 باشە کەواتە چەندە گرنگە ئێمە زانیاریمان هەبێت لەسەر ئەو مێژوە جوانی کە باوە باپیرانمان تۆماریان کردو زانیاریمان هەبێت لەسەر ئێمە چەندە گرنگە. وەڵی ئەگەر بێتە سەر ڕاستی زۆر گرنگە بەڵام بەداخەوە گەنجی ئێستا نازانێ باوە باپیری جێ بۆ پەیوەندی بۆیە ئێستا من لە ماڵەوە بە مناڵەکانم نەوتۆ بڵێن باوە باریتان مەسەن ئەخیر باپیرە گەورتان نایی حەسەنە. بۆچی؟ لەبەرەوەی کە پێی بڵێ هەستەکەی کە گۆ لێ ناگرن ئەو بابەتە گرنگ نییە بەلایەن گرنگ نییە بەلایەنەوە ئەوان لەگەڵ چیلی تازە ئەوان لەگەڵ مۆبایل و کۆمپیوتەر و ئەمان ناژین ئەم ژیانی ئەمان ئەلکترۆنە وەک ژیانی ئەمە نەبوو دانیژین بە دیار باپیرمانەوەیان باوکمانەوە تا نەچوی تا ژوە تا دانەنیشتیانە دەێرا دانیشین بەڵام ئێستا ژووری تایبەتی و تەلەڤیزیۆنی تایبەت و کۆمپیوتەر و مۆبایل بەدەستەوە بیزودا باوە باپیر مۆبایل باوە باپیری لەبیر بردوێتەوە. زۆر کاتە ئێستا بۆ نمونە ئەگەر لە یەکێک لە مناڵەکانی تۆ پرسەمەوان وەکو تۆ ناوی 5 لە باو باپیرانیان نازانن زۆر زەحمەتە هەوڵیش نایە فێریان کەی ناوەڵڵا چونکە من شخصی خۆم بەس باوکم بینیەوە باپی بەسە باوکی باوکم زۆری نەمان وابی باوکی باوکم نەدیەوە باوی بایعیمەێ تاخیر بەس باوکم بینیەوە من بەس زانیاریش هەیە لەسەر باپیرانت کە چۆن بوون و چۆن لەبەرەوەی کە ئەمە نەبێتە خۆڵکێشان لەبەرەوەی ئەمە ڕۆشنبیر بووین خێنەوار بووین لەبەرەوە من کە سوکارم بە تایبەتی باوە باپیرانەمە مویان شێخ و مەلا بوون اینجا ئێمە بەهۆی کە دینەکەەوە مەسەر لە ڕێگای دینەوە زانیاریمان پیا کردو خێنەواریمان پیا کردو ئێستا ئەمە لە تەمەنی 7 ساڵیەوە باوکمات ئێوە بێ نوێشکە ڕۆژوو بگرن قورئان بخێنن فێر بن ئێمە زۆر گرنگە بووین بەڵام ئێستا ئەوە نەماوە لەبەرەوە سۆشیال وای لە گەنج کردووە گەنجەکانی هەموو تێگاوە گوێبیستی ڕاو بۆ چوێنی هاوڵاتیان بووین ئەوان هەریەکەیان و بە شێوازێک زانیاریان هەیە لەسەر باو و باپیرانیان و لەسەر پشتەکانیان بۆیە مەی دەکەم هەریەک لە ئێمە گرنگی بۆ مێژوو جوانە بین کە باو و باپیرانمان هەیەیان بووە تابینینەوەی تر هەر شاد بن. دەستخۆشی بۆ هاوکارمان لانە بۆ ئامادەکردنی ئەم ڕاپۆرتە و لەگەڵ تەواوی هاوکاران دکتۆر یەکێک لەو بەڕێزانە ئاماژەی بەوە کرد ئەڵێت ئەگەر دانیشین باس لە نەوەکانمان باس لە باو باپیرانمان بکەین ناڵەکانمان گوێمان لێ ناگرن لەبەروی ئێستا سەردەمی تەکنەلۆژیا و سەردەمی ئەلکترۆنە ئەوانەی کە ئەیانەوێ بەم سەردەمەوە سەرقاڵبن نایانەوێ بیر لە ڕابردوو بکەنەوانە کە چی ڕوویداوە لە ڕابردووە کەواتە ئەمە تا چەند گرنگە ئێمەش نەوەکانی پێشوتیش خۆیان بگونجێن لەگەڵ ئەم سەردەمەیە و هەردووکی تێکەڵ بکەنەوە بەیەک و تێکەڵکێشی بکەنەوە خۆی ئەوەی ڕاستی بێەوە پەیوەندی بە پەروەردەی خێزانەوەیە یعنی مەجنی خێزانەکان هەمویان وەک یەک بن لە ئێستاشا خێزان هەیە کە باوکەکە سروشتی پەروەردەکەی وایە کە ڕۆڵەکانی گوێی لێگرن و نەکەرەوە سەرتاکانی مێژووی خۆیان کەلتوری خۆیان ئەمانی پێڵێ بەس کەوتۆ سەر خێزانەکان بەڵام بەدیشکە ئەگەر بڵین ئێستا هەلومەرجی تەکنۆلۆژیای نوێ وەک جاران نییە لەبەرەوەی ئەم ناڵە ئێمە جاران لە سلێمانیا مناڵ بووین هەموو یاریە کوردەواریەکانمان نەزانی بەڵام ئێستا ئەم هەموو یاریەکانی بووە بە ئەلکترۆنی ئەو کاتەکانی زۆر ئەبا ئەمە جیاوازە دیسانەوە ئەمەش پەروەردەی پێویستە چونکە ئەگەر تۆ مناڵەکە پەروەردە بکەی بۆی کەوە لایەنی ئەلکترۆنی و یاریەکانیشی کە کاتێکی دیاری کراو بێ نەک وەک مناڵی ئێمە ئێستا کە زۆرینەی تا سەعات 2-3 شەو ناخەوێ لەبەرەوە هەرچی هۆرمۆن و ئەنزیمەکانیشی هەیە تێگەچێ ئەوە کەوتۆ سەر پەروەردەکە ئەجینا بە دیوەکەی ترا نا لەو باوکانەش هەن کە مناڵ پەروەردەکەن هەری ئەوانیشن کە هێندێکیان ئەبینی کاتێککە ئەیدوێنی بە ئاگایە وای لێکراوە کە وێڵ بێ بە دوای خوێندنەوەی ڕژدا بەڵام ئەوە زۆر نییە ئەوەش دیسانەوە هەروە گوتم کەوتۆتە سەر لایەنی
کەسی خێزانەکان. باشە دیوێکی تر هەیە لە کۆمەڵگای ئێمەیە زۆر جار باسی ئابووریت کرد لەسەر پیشەوەریەکان ینی نەوەکانیان باو باپیرانیان نەناسن ینی زۆر جار ئێستاگەر چیتە کۆمەڵێک لە بازاڕەکانی خۆمان چیتە ناو دوکانێکەوە دارتاشێ بە ڕاستمێک هەڵواسراوە ئی باپیری باپیرێت یاڵێ ئەمە چی ئاڵێمە پیشەیەکە لەوە بۆمان ماوە کوڕ و کوڕەزاکەی پیشەوەریەکان تا چە نەبێتەوەی کە نازناوی خانەوادە بپارێزیت. بەدڵنیاییەوە لە هەموو جیهانیشا ئەوە وایە کاتێک کە بەتایبەت لە کۆنا کە باپیرەکە پیشەیەکی هەبووە ئەو پیشەیە بۆ کوڕەکەی ماوەتەوە کەمی لای یاوە بەرەو پیشەیشکە ئەو پیشەیە ماوەتەوە لەبەرەوە هەتا تۆ سەرنج بە لە زۆر ناوچەی کوردستانە من سەرنجم ماوە لە گوندەکانە لە کاتی پێشمەرگایەتی و یا کۆمەڵێک کاروباری ترا ئەبینی ئەڵێ ئێمە لە نەوەی مەلاکانی مەلا لە هەموو کوردستانە هەبووە تێگەی چۆنە یاخود ئەمانی سلێمانی من لە بیرمە لە گەڕشی ئێمە خێزانێکە بوو نازناوەکەیان ناسنا و نەک نازنا و چونکەوە دوشتی جیاوازە پانی بەرز درۆ بوو هەر ماڵی فڵانی پانی بەرز درۆ وترا پانی بەرز ئێستا لەوانەیە لە سلێمانیا کەم کەس بزانێت چییە چونکە کاتی خۆی شارکە دروست کرا لەلایەن بابانەکانەوە بەڕاستی وەک شار دروستکرا وەک پایتەختیش دروستکرا ئەو پیشانە گوزەری خۆیان جیاواز بوو ئاسنگەرەکان جیاواز بوون ناوی چییە زەرەنگەرەکان جیاواز بوو زەرەنگەر یعنی ئەمانە هەمووی جیاواز بوون لەبەرەوە ئەو پیشانە یا هەتا ئەو کاروباری کە هەلومەرجی ئەو کاتە سەپان بووی بۆ نمونە خێزان هەیە ناسناوی پیشەکەی ناڵبەندە کە ئێستا لەنەوەی ئێستا لە زۆری پرسە ناڵبەند چیە نازانی چییە ئەوانی کە ئەسپ و ئێستر و ئەمانیان ناڵ کردووە لەبەرەوە بەڵێ ڕاستە زۆر خێزان هەیە لە هەموو جانی شەهر وایە بە ناوی ئەو پیشەیەوە بۆ چەندنەوەیەک لەوانەیە بەردەوام بێ لە پڕێکا لەوانەیەکی چەندبی گۆڕێ. بەڵێ زۆر باشە دکتۆر ئاماژەت بەوە کرد لەوەی کە پەروەردەی خێزانیش کاریگەری هەیە لەسەرەوەی کە ئێمە بزانین لە ڕابردووە چی بووە تا چەند گرنگە خێزانەکان جگە لەوەی کە باس لە ڕەچەڵەکی خۆیان بکەن بگەڕێنەوە بۆ ئەو شوێنانەی کە تایە بوون ئەگەر بەسەردانێکیش بێت مناڵەکانیان بەرنەوە بۆ ئەو شوێنانە ئەگەر خۆشیانتیانەوە بێتن بەس بە دڵنیاییەوە باو باپیرانیان بۆیان باس کردوون کە لەوێ ژیانیان کردووە لەوێ ژیانیان چۆن گوزەراندووە لەو کاتەیە جگە لەوەی کە زانیاری ئەبێ لەسەر ڕەچەڵەک و باو باپیرانی خۆی زانیاریش ئەبێ لەسەر ناوچەکانی دیکەش کە لەوێدا ژیان چۆن بۆ چیان کردووە. زۆر ڕاستە بەڵام ئەگەر هات و بە ئاڕاستەی خێڵگەریان نەبرێ بەداخەوە من ئێستا ئەبینم کەسانێک هەیە ناودارن خۆ بە ڕۆشن بیرزانن بەڵام کاتێکە زانی قەرەباڵغێکی زۆر دروست دەکرێت بە ناوی خێڵی فلان و خێڵی فلان ئەمە بەدبەختی کووردە بەڵام وەکو گوندەکەی وەکو قەزاکەی ئەمە شتێکی چاکە یعنی ئەوانە بە کەلتوری خۆیان ئاشنا بن بە خەڵکەکەی خۆیان بناسنەوە شتێکی باشە بەڵام کە خێڵگەری تێکەوت ئەو بەدبەختیەیە کە ئێمە لە دوای ڕاپەڕینەوە بەداخەوە ئەو حیزبانی ئێمە کار لەسەر ئەوەکەن خێڵگەری بژێڕنەوە شاری سلێمانیەکە بوو لەو شارانی کە ئەکرێ بڵێم لە هەموو کوردستانی گەورەیە کە خێڵگەری بەجێ هێشت بوو بەڵام بەداخەوە ئەمان دروستیان کردەوە جا پرسەکەی تۆ ئەوەیە ئەگەر هاتوو بە ئاڕاستەی خێڵگەری ئابیانەیە یەک بناسنەوە وەڵا ئەوە یەکێکە لە بەدبەختیەکانی کورد بەڵام ئەگەر بیانەیە بە ئاڕاستەی کەلتوری کورد و بە ئاڕاستەی ناوچەکان و ئەمان پرسێکی زۆر چاکە من لەگەڵیان. زۆر باشە من وەکو دوایین پرسیاری خۆم دکتۆر بینە سەرەوەی کە ناوەندە ئەکادمیەکان تا چەند ڕۆڵیان هەیە لەم بابەتەیە بۆ نمونە خوێندکارێک گێت بۆ نمونە لە کۆلێژێکە پەیوەستە بە زانستە مرۆیەکانەوە پەیوەستە بە کۆمەڵایەتیەوە پەیوەستە بەلایەنیەوەی کە هۆشیاری هەبێت کە تۆڵی خوێندکاری زانکۆ یان خوێندکاری پەیمانگە ئەبێ هۆشیاری هەبێت زاری بەرامبەر کەلتورەکەی و نەریتەکەی و باو باپیرانی خۆی ئەنجا تێکەڵ بێ بە کۆمەڵە زانستیکە ئێمە توانیمانە لە ناوەندە ئاکادمیەکانمانەوە ئەم بابەتانە بەگوێی خوێندکارەکانمانە بین و زانیاریان بینێ لەسەری چونکە قسەیەکی زۆر جوانیاڵین باپیرمان نەخوێنەوار بوو بەڵام قسەکانی نەخشی بەرد بوو. کاکە یعنی نای شارمەوە زۆر بە حەسرەتەوە ئەڵێم ئێمە ئێستا بە ژمارە زانکۆمان زۆرن من وامەزانی 38مان هەیە بەرەکەتدا بەڵام ئەم شۆ لە بەرنمەیەکە وتیان 35
ئێستا ئێمە ئەوەی کە بەرەو زانکۆ ئەکرێتەوە تۆ بە بناغەیەکی تۆکمە پەروەردە نەکردووە کە بە بناغەیەکی تۆکمە پەروەردە نەکرد بڕوا بکە لە زانکۆیە زۆر شت ڕۆڵ نابینێ یعنی ناتوانانی ئەو کەسە دروستکەی کە جاران لە سەرەتاییەوە لە ناوەندیەوە لە ئامادەیەوە ئەمە پێگەیانرابوو لەبەرەوە یەتە من پسپۆڕەکەم زمانی کوردیە کە چۆن بڵێ شکۆی ئەو ماوە بەسەر قانون و ئەندازەیە بەڵام بەڕاستی ئێستا خەڵکی ئێمە بڕوانامەی بە کەلتورە زۆرەگرێ خۆی زمانەکە نازانێ ئاگای لە کەلتورەکە نییە لەبەرەوە تۆ ئێمە ژماری زۆری زانکۆمان هەیە بە هەزاران خوێنکار دەرەچێ بەڵام بڕوا بکە زۆر جیاوازن لەوە بۆ ئەوەی بەراوردێ بکەین تۆ لە باوکو کە سوکارت بپرسە کە 40-50 ساڵ لەمە پێش زانکۆی تەواو کردبێ لەگەڵ ئاستی برایەک تا کەسێک تا کە ئێستا تەواویەکە بزانە ئاستەکانیان چۆنە نەکەر ئەوەی کە باوکە زانکۆی تەواو کردبێ بگەڕێرەوە بۆ ئەوەی کە ناوەندی کۆنی تەواو کردو لەگەڵ زانکۆکەی ئێستاە ئێستا لە ماڵوێرانیان ئێستا نەکەرەوە لایەنی نەتەوەیەکەی زۆری منەتی پێی نییە یعنی ئێستا بۆی باس بکە کە ئێمە ئەنفال کراوین ئێمە ئاوامان لاتۆ ئێمە ئەو هەموو قوربانیەمان ناوە ئەو زۆری کێشەی ئەو نییە ئامادە نیە گوێ لێ بگرێ هاتۆوەی بڕواناکەی سیر کە لەو کاتی کە یادی چیمەبارانی هەڵەبجە و ئەنفال و فەیلەکانمانەکرێتەوانێ بزانە ئەندامانی خێزان لەو لاوانە تیان نییە کە ئەی گۆڕێ تەلەڤیزیۆنەکەت بۆ گۆڕێ ناوی گوێ لێبێ بۆ چونکە پەروەردە نەکراوە بەڵام سەیری ژاپۆنیەکان کە لە 45 جار ناکازاکی و هێرۆشیما بۆمبی ئەتۆمی پیایرا ساڵانە کە یادیەکەنەوە یەک کۆڕ دروست ئەبێ لە دنیاوە خەڵک بانکێشەکرێ یعنی ئەو مۆنۆمنت و ئەو شانی کە دروست کراوە تۆ ئەباتەوە بۆ ئەو ساتە وەختانە ئێمە گەنجمان دروست کرد مۆنۆمنتەکەی هەڵبجەی سووتان ئێمە پەروەردەمان نەکردووە ئێمە ئێستا لە داڕوخانین ئێمە ئێستا ئەو میدیاکارانی ئێمە ئایا بەڕاست خۆیان زمان ئەزانن کەسی لێ دەرناکەم یعنی من شەوانە حەسرەتە بۆم کە گوێم لێ لە هەواڵەکانەوە لە ژێرنووسەکانەوە ماڵوێرانی هەیە لە زمانە و زۆر جار بۆ ئەم تەلەڤیزیۆنی ئێوە بۆ ڕوودا و بۆ گەلی کوردستان تەلەفۆنەکەم ئەڵێم ئەم شتە هەڵەیە بەڵام فایدەی نییە کەڵک ناگرێ لەبەرەوەی لەسەرەوە شتێک نییە کە ئەمە وەک هەتیتەی زێڕنگەرەکان تۆ ئەبێ بۆ هەتیتەیە بڕۆی بۆ ئەوەی زمانە تۆکمە بێ ئاگار لە کەلتورەکەی بێ ئەو ساتۆ ببیتە بێژەر بەڵام بێژەرەکە خۆی شتێکەیە لە زمانە پێڵێن ئاوازە بە عەرەبی پێڵێن نەغمە بە ئەنگلیزی پێڵێن ئینتۆنیشن شەوانە من گوێم لەم تەلەڤیزیۆنانە ئەبێ ئەو ئاوازەیە هەڵەیە بە هەڵەی خوێنێتەوە لەبەرەوە ئێستا کاکە زانکۆکان چاوەڕێی زۆریان لێمەکە تا ئەو کاتەی کە دەمڕاستانی ئێمە بیرەکەنەوە کە شکۆ بۆ مامۆستای سەرەتایی بژێڕنەوە ئەو قۆناغانە مامۆستا دروست پێ بگەێنن بۆ ئەوەی بناغەکە تۆکمە بێ دوایی زانکۆ نەکەن بە بۆڕبۆڕێن حیزبەکان ئەو هەموو زانکۆی بۆ بکەنەوە کە زۆری ڕەنگە دەستەی وانە بێژی وەک پێویست نەبێ لەبەرەوە بەداخیشەوە ئەم زانکوانەی زۆر جار ئێمە بچینە سەر ئەوەی کە زۆر بۆ لە مناڵیەوە بۆ لایانی زمانێکی کە بۆتە چاولێکەری بەداخۆ لەوانەیە بەڕێزی شتانەمان بۆ چوونتانە بێ کە جارە زمانە کوردیەکەی بە باشی وەرنەگرتووە فێری زمانێکی کەیەکەی ئەمەش تاوانێکی گەورەیە بەرامبەر مناڵەکانمانەیە لە پێناو ئەوەی کە خوشکەزاکەی لەبەرەوەی لە مەکتەبێکی ئینگلیزی فەڕەنسیە ئەمیشە بێ بینێرێتە ئەوێ بەڵام بەداخەوەی وادارین ئێمە جارە فێری زمانەکەی خۆمان بین فێری کەلتورەکەی خۆمان بین فێری دابوونەریتەکەی خۆمان بین فێریەوە بین کە مناڵەکانمان شتێکی بەهەدێ بۆ کڕین بە دیاری بۆ کڕین نەڵێ ئۆکەی بڵێ باشە زۆر سپاس بەڵام بەداخۆ ئێمە بالایانی پەروەردەیەکی زۆر تەندروستیە زانین بەداخۆی وادارین لە سەرەتاوە ئەو پەروەردەیە نەکرێن کاکە خۆی دایک قوتابخانەی یەکەمە دایک قوتابخانەی یەکەمە ئەگەر تۆ دایکێکی پەروەردە کرد
ئەو کاتی کە هاوسەرگیریەکە و مناڵە خاتەوە ئەگەر خۆی پەروەردەکراو بوو لیمەتر سەدایکێکی باشە بێ ئەگەر خۆی زمانەکەی پاراو بوو وەکو دایک و نەنکی تۆ لیمەتر سە مناڵەکەی ئەوە بەڵام ئێستا تۆ من زۆر جار بە خوێنکار بە کچان لە خوێنکارەکانم ئەڵێم ئێوە ناتوانن زمانی زگماک بن بە منداڵانتان ئەگەر ئینشەڵا هاوسەرگیری بکەن لەبەرەوەی ئێستا ماڵوێرانیە جا با بگەڕێمەوە سەر پرسی ناو چونکە من بابەتەکەتان بەلاوە گرنگ بوو بۆیە بەدەنگتانەوەیم هەمیشە ناو گرنگیەکەی لەوایە سەرنج بە ئەمە ڕۆشنبیری کەسەکەیە کە هەوڵەیە بە زمانەکەی خۆی ناوی مناڵەکەی بنێ تۆ سەرنج بە لە سەرەتای سیەکانەوە پیاوێکی ڕۆشنبیری شاعیری گەورەمان کە گۆرانە سەرنجی مناڵەکانی بە ناویان چییە؟ ناویان هۆگرە ئەژیە هێرۆیە ئەم ناوانە لە دوای ئەوە کۆمەڵێ ناونان لێرە لە هەولێر ئەمە بە کوردی دروست بووە بەڵام لە کەلتوری کۆنی تۆیە من هزار درود بۆ جانی پاشی مامۆستام کۆچ کردو کامەرامکری ئەیو لە ساڵی 49 من نیشتنی زۆرم لێ بووم لە بەدرە شاری بەدرە کە شارێکی کوردستانە ئێستا ئەویش لەوانەیە تاکە کوردیتیان مابێ یەکەم ئەیوی یەک تاکە عەرەب چێتیانە بوو دووهەم ئەیو ئەو کاتە ئاوچێشە بوو ئەوی کە عەرەبی پێڵەن سەقا جارێک پێی وتم هۆگرە ئیزانی من زۆر حەزم بەو بابەتانەیە وتی هۆگرە زانیست بە ئاوچێشەکەم ناوی چی بوو ناوەڵات سوزانم وتی ناوی مام نەورۆز بوو سەرنج بە ئێمە لە دوای ڕاپەڕینەوە ڕێژەی ناوی کوردی سیرکە بزانە بەرەو پاشەکشە ئەچێ یا بەرەو زۆربوون ئەچێ بەداخەوە بەرەو پاشەکشە ئەچێ ناونان بە کوردی زۆر گرنگە کاکە پیاوێکی وەکو سەلاحەدین زۆر جار عەرەبی ویستێتی داگیری کا تورک ویستێتی داگیری کا بەڵام کاتێ هێنە سەر شێرکۆی ناسناوی شێرکۆی مامی واخ و باپیری کەشادیە لەویا لووتیان بەردی ئەلحاکەوێ لەبەرەوە ناونان زۆر گرنگە کە بە ناوی نەتەوەکەی خۆ بێ ئێستا من خزمم هەیە مناڵەکەی ناوە لیۆ بابە تۆ ئەو هەموو شە جوانە کوردیە هەیە تۆ ئەتەوێ بڵێ چی ئەتەوێ بی بە فەڕەنسی بۆی کە مناڵەکە ناوانی بە ناوێکی بێگانە ئەمە ماڵوێرانی کووردە ئەمە ژەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئێمە ئەم هەموو ڕادیۆ و تەلەڤیزیۆنە کە ئەگەر ئاڕاستەیەکی نەتەوەیی بکرانایە و لە خزمەتی زمان و کەلتوری نەتەوەکە تابوونایە ئەم پاشاگەردانیە نابوو شتێکی تر حەزەکەم بیڵێم سێ کەڵە شاعیر لە عێراقا لە کۆتایەکانی سەدەی 19 و سەرەتاکانی سەدەی 20 تا 45 ئەمانە کەڵە شاعیرەکان بوون زەهاوی ڕەسافی سێهەمیان من نەمەزانی کە کووردە مەلا عەبوودی کەرخی پرسەکەی من ئەمەیە کە لێرە ئەمە بازەکەم ئەمە لە ڕێی ئەحمەد شکوریەوە زانیمان کە ئەم پیاوە چاپخانەی هەبوو لە بەغا و کووردە خۆی توێتی بەڵام ئەگەر ناوەکەی ناوێکی کوردی بواە تۆ پێوانییە پێویستی بەوە ناکرد لێمانون بێت ون نەبوو ئەمان زانی بۆیە ناونان زۆر گرنگە هیوادارم ئەوی جۆمان لێ ئەبێ پێمان پێ نەکەنێ هەستێکی نەتەوەی هەبێ چونکە لە مێژە عەرەب توێتی ئەوەی ڕەسەنی خۆی ونەکە ئەوە بێژیە زۆڵە دەستەکانە خۆش بە هیوای ئەوەی کە بینەرەکانیشمان زیاتر زانیاریان لە دکتۆر وەرگرت پێ ئامانجی سەرەکی دکتۆری ژەوێ سەر لە مناڵەکانمان نەشێنی ناوێکی ویان بنین کە چەندەیەکی کە ئەوان بتوانن ناوی ئێمە بەباشی بڵێن و ناوی ئێمە ببێتە بەشێک لە دابوونەریت و کەلتوری ئەوان دووبارە سپاس